بەناوی خۆی بەخشندە مێرەبان من عیمران ئەمیر خۆشحاڵم لە شەوێکی زستان و لە نێو کۆمەڵی گەنج دووبارە بە ئێوەی خۆشەوی شاد بوومەوە. ئەمڕۆ لە نێو بازاڕی ئیسکانم دەمهوێ ڕاوسەرنجی هاوڵاتیان بۆ بگواسمەوە دەربارەی ڕێزگرتن. دەبینی لە کۆمەلگای ئێمە بەداخەوە وردە ڕێزگرتن یان بەگوێکردنی گەورەکان کەم بۆتەوە. بۆی ئەمڕۆ من دەمهوێ لە هاوڵاتیان بپرسم تا چەند ڕێزگرتن لە نێو ئێمەی کوردەواری ماوە. ئایا ئێمە بەجێ یان ئامۆژگاری گەورەکان جێبەجێ دەکەین؟ ئایا چ سوودێک لە ئامۆژگاری گەورەکان دەبینی ئەگەر بێت و بەجێیان بکەین؟ ڕێزگرتن چ سوودێکمان پێدەگەێنین؟ ئایا ئاستی ڕێزگرتن چۆن ئێستا لە نێو کۆمەلگای کوردەواری؟ من دەمەوێت تاوتوێ و پرسیارانە لە نێو گەنجان و لە نێو کۆمەڵی کەسی بە ئەزمون لێرەدا بکەم. من دەپرسم و ێوەش بینەری بەرنامەکەمان بن لەگەڵمان بمێننەوە تا چەند گرنگی ئێمە لە ژیان ڕێزی گەورەکان بگرین، هەردەم ڕێز و احتراممان بۆ گەورەکانە بێت. بەڕاستی ڕێزی گەورە لەسەم کەسەش پێویستە بگریتن، چکە بە شەری گەورە دنیای زیاتر دیتە طبعاً بە قسەی گەورە بکەی قەت زەرەر ناکەی هەر کەسێک. ئەس ناکە ئێستا کە تۆزێ ڕێزی گەورە کەمتر بۆتەوە، گەنجان کەمتر حساب بۆ کەسی گەورە و کەسی لە خۆیان گەورەترەکان. بەڵێ بالفعل قسەکە زۆرەوە پێشتر بەڕاستی قەدیم ئەمە زۆر تەمەنیشم نییە، بەس دەزانم کە بە شەری گەورە باو با پیرمان دادەنیش پێمان عیبوونانی بخۆین یان بەرامبەریاندان شێستا منداڵێ لە پێش بابی درێژ دەبی لەسەر زێک لەسەر ئەوە نابی دەبی سلوبی تەبی ڕێستەبی قەدری قسەی گەوران بزانن. باشە بێگومان هەمومان دەوروبەرمان گەورەکان ئامۆژگاریان کردوین. باشە ئامۆژگاریەکانیان تا چەند گرنگە ئێمە جێبەجێکەین ئامۆژگاریەکانیان وەرگرین. 100% دەبی ئامۆژگاریەکان وەرگرین، چکوان مەسلحەتی مەیان دەوێ ئەوان ئەز ناکەنەوە بەڕێی خراپدا بڕۆین، ئەوان دنیایان زیاتر دیە دەزان لێ قسەمان لەکەن تا بەجێیان کەین، بەسەر کەسێک لە خۆی بە قسەی گەورەتر نەکە زەرە دەکا. یعنی ئەوان دنیایان زیاتر دیتە دەتوانن ئامۆژگاری شتێکی باشمان دەکەن. گرنگە ئێمە گوێ لە گەورەکان گرین یان بڵێنەوەنە ئیتر وادایان بەسەر چووە و ئیترەوانە پیر بوونەوە ئیتر جیل گۆڕاوە دنیا گۆڕاوە هەر حساب هیچ حسابێ بۆ گەورە نەکە. ئایا دەکرێت ئەمە؟ نەخێر ناکرێت، بەلاش ناگۆ دەدەی قسەی قەدیم هەموو پەندی پێشینانە هەموو تەزدیق ئەو قسانە هەر قسەشی قەدیم کرایە هاتە جێ. لێ بەڕاستی دەبی بە قسەی گەورەکان بکەین، لە جوێ عەمدیاردن نەچین، نەسیحەتیان وەگرین، هەر کەسێک بە قسەی گەورە بکە بە قسەی گەورەی خۆی بکە قازانج دەکە، بە قسەی نەکە زەرە دەکا. بالفعل خەڵکیش بە خۆی دەزانی، زۆر کەس بە خۆی داشتۆ بە قسەی بابی باپیری گەورەتری نەکردێ زەرێری کردیا، پەشیمانەکەی دیتە ئاخر جا گوتی ئەشەندە بیلا پەشیمانم، بریا بە قسەی گەورەترم کردبایەوە، بریا دەستم لێوە گرتبایەوە. هیوادارم لە ڕێگایەوە خەڵک هەر کەس بە قسەی گەورەتر بکە، بابیتی برایەتی کەسێک لە خۆی احترام و ڕێزی بریۆکی قەدیم. کو پێشان گەورە لە دانیشتبایە گسکە نەدەوێرە نانی بخۆیاندان یان پارداتەوە ئوسلوب هەبوو، ڕێز هەبوو، لێ دنیا خۆشتر بوو تامی زیاتر بوو. بەڕاستی ئێستا خۆشی تام زۆر لە دنیای نمایە، چکە گسکە احترامی گەورەی ناگری. ئارێ وەڵڵا دەبێ گەورەش احترام و ڕێز بۆ گسکە دابنێ، ینی ئەمەش خاڵێکی سەرەکی پێویستە ئێمەش باسی ئەوەش بکەین، ینی ناکرێت گەورەشی حسابێ بۆ گسکە نەکەیان بە چاوێکی کەم تەمەشایکە. هەردووکیان سۆنگ و قورسایی خۆیان هەیە لە کۆمەڵگا. بالفعل قسەکە زۆر تاوە، هەندێک زاریش گەورە هەیە ئیستیقلالی گسکەی دەکاتن، بەس ئەوە نابتە ئەوەی باس بکرێتن، بەس بەعام گەورە احترامی گسکەش دەگریتن. لە نێو بازاڕی ئیسکانم دەمهوێ ڕاوسەرنجی هاوڵاتیان بۆ بگواسمەوە دەربارەی ڕێزگرتن. بەڕاستی ئەو ڕێزەی جاران هەبوو ئێستا کە کەمتر بووە. گەورە دنیای زیاتر دیتە طبعاً بە قسەی گەورە بکەی قەت زەرەر ناکەی. مێستا زۆر لە گەورەکانەیە شتی وا دەکەن بچووکان شەرمیان بەخۆی بیکەن. ئەمە لە مەکتەبێ مامۆستام دەدی لە کۆرانی غار دەدە نەدات مۆدەرێ ئێستا کابرا لە مدارە لە تووشی مامۆستا دەبێت زادەی گاسی دەکە ئەوها ئەوها گاسی دەکات. گەورە هات هەموو قسەیان بۆ نەدەهات کردە بوون، ینی ڕێزیان دەگرێت، بەڵام ئێستاوە نییە. ئێستا هی گسکە خۆی بە گەورە نادا، ینی خۆی پێی گەورەترە، بەڵام بە هەمان کاتدا عەقلی زۆر بچووکە. بەگوێی گەورەکان بکەین زەرەر ناکەن، چونکە ئەگە ئەمە بین و هەر یەکەمان لە ماڵی خۆمان ئاغای خۆمان بین ئەوە زەرەرە. ببیرم دیانی قەدەرەکتر ئێستا کەسمان نەمان دەوێرا بەرامبەر برێن گەورەکانمان سەر هەڵبڵێنیان بەرامبەر مامۆستا شتێکمان دیت بە خۆمان لێ دەشاردەوە خۆمان پیشان نەدەدا. ئێستا ئەو شتە عکس بوویتەوە. ڕێزگرتن ئێستا کە لە نێو کۆمەلگای ئێمە چۆنە بینیە؟ هەز دەکەی خەڵکیمە ڕێز و احترام لە نێوانیان مایە، گەورە و گسکە ڕێز و احترام یەکتر دەگرن وەکو پێشتر مایەم شتەیە؟ بەڵێ مایە، بەڵام وەکو جاران نییە. زۆری دەمێنێتەوە سەر گەورەکان کاتی خۆی ئێستا
گەورەکان ڕێزی خۆیان دەگرت بچووکانیش غەز بن لە سەریان بۆ ڕێزیان بگنەوە بەڵام ئێستاوە لاتوە گەورەکە ڕێزی خۆی ناگرێ کە ڕێزی خۆی نەگرت بچووکەش ڕێزی ناگرێ سیرەکەەوە هەڵە دەکاتن گەورەکە ئەویش بە دوای هەڵەکەویدا دەڕوە ئەوەیە هۆکاری کەمبوونەوەی ڕێز ئێستاکە بۆ گەورەکان دەگەڕێتەوە گەورەکان ڕێزی خۆیان ناگرێت باشە چۆنیانی بۆ نابوواننا زۆری لە گەورەکان هەیە ئێستا هەڵەی زۆر دەکەن ئێستا بم بۆ نمونە پێدڵم ئێستا زۆری لە گەورەکان هەیە شتی وا دەکەن بچووکان شەرمیان بەخۆی بیکەن پێشترە شتەیە نەبوو نەخێر نەبوو ئێستا زیادی کردووە ئەوەش دەمێنێتەوە بۆ هۆکاری بێئیشی بێپارەی ئەوە نازانم ئەویان باشە ئەمە تا چەند گرنگە ئێمەی گەنج سوود لە ئەزمونونەکان یان سوود لە قسەکانی گەورەکان وەرگین بەجێ گەورەکان بکەین ئایا دەکرێت بڵین لەبەرەوەی ئەوانە تەمەنێکیان هەیە و مۆدیلیان نەمایە و زەمەنگ گۆڕایەویتر قسەوان گرنگ نییە بۆ ئێمە نەخێر شتی وهارە نییە ئێستا ئەوانەی گەورەکان ئەگەر بێت و قسەکانی قەدیمان بزانە پەندی قەدیمان هیچی بەلاژ نەوترە هەمووی تەواوە بەس ئێستا زۆری گەنجەکان کاری پێ ناکەن کار پێ نەکردنەکەی چییە تەماشای دەکا قەدیم چیان وتووە ئێستا چی دەڵێن شتەکان متەناقزە لە گەیەکدری ئەو بە ئیسابی ئێستا دەڕواتن ئێستاش عسرەکە گۆڕایە زیاتر تەماشایکە ئەو گەنجەی دانیشت ئێستا خۆت هەیسەرێکی بکە زۆربیان مۆبایل لە دەستا ئاگیان لە کەس نییە گەنجێ بە دیار فێسبوک و مەسەن ئەو پۆبجی تازە دەرچووە هەتا پێنجی بەیانی ئەوە چ کاتێکی مەسەن ئەزمونێکی لە باوکی یان لە برایکی گەورەی وەرناگری ئەو شتانە وەرناگری باشە زمانی خۆی لەوانەیە تۆش باوکە کۆمەڵی ئامۆژگاری کردبی کاتی خۆی باشتر گوێ لە ئامۆژگاریەکانی باوک دەگیران ئێستاکە بەڵێ کاتی خۆی من کاتی خۆی کە سەربازی موالیدی خۆم هادیانی ئاسکەری بنی سەربازیم کرد بە قورعان جگەرم دەشا بە دزی بوو برای لە خۆم گەورەتم بە دزیەوەم دەمشە نەمدەتوان لە بەرامبەر ئەو جگەر بچێشم بەڵام ئێستا نە زۆر عادی گەنجەکە عمری 2 ساڵ 3 ساڵە دادنیشی بەرامبەر باوکی جگەر دشی نێرگلەی لە ماڵێدانە نەک جگارە هەکە زۆر خراپتریش احتیادیە لەکنەوە باشە ینی واتە ئەمن مەبەستم زیاتر ئەوەیە ئەمە چ سوود لە ئامۆژگاریەکانی گەورەکان دەبینین ئەگە گەورەکان ئامۆژگاریەکمانکە چ سوودی لێ دەبینی ئایا لەبەر ئەوان ژیانیان زیاتر بینێ زیاتر لە دنیا دەزانن تۆ ئێستاکە بەراورد لەگەڵ تەمەنی 20 ساڵی هەزەکەی زۆر زیاتر شارەزابووی لەم دنیاە بەڵێ زیاتر شارەزاومە ئێستا من مناڵم هەیە ئەگەر بێت و ئەمن تربێتەکەی مناڵی خۆم بە جوانی نەیدەم ئەو مناڵات ئەتیمالە ئێستا لەگە ئەو گەنجەی ئەوڕۆ فەرقی ئێستا خۆم مناڵم هەیە کوڕەکەی من ئێستا بێ لێرە من بینی شەرم دەکاتن لە سلایشکەدا دەنیشی یان لە ماڵەوە کە پێی دەڵێم ئەو شتە ئەو حالە نییە تەواو دەی بەجێم کە ئەملو لە ئەزمموی خۆمەوە پەیوەندی بەمۆ نییە کەسێکتر پەیوەندی بەخۆمەوەی ئەزمموی خۆم لەگەڵ برام و باوکم وانە ئەو ئەزمموی بەکاردێنیم لەگە مناڵی خۆم سوود لە ڕابردوو وەرگین بۆ ئامۆژگاریکردنی منداڵەکان بەڵێ بە تەچیدەوە دەبێت چۆنی باش بەڕێزم دروستیت حاڵە خوارێ دەکەم ساعت مازەکە باشبی باشە ڕێزگرتن لە نێوە ئێستا چۆن دەبینی بەراورد لەگە ساڵیان ڕابردون ڕێزگرتن کووە بەخوای وەچی جاران نمای وەچی پێشان نییە هەز دەکە ئێستا کەمتر بووە پێشتر وەکو خۆت کە لە تەمەنی تازە گەنج بوون دابووی ڕێستان چۆن دەگرت لە گەورەکان بە قورعان کاتی خۆی ئمە گەنجاتیمە وەلەومە عمرێک ڕۆیشتین زۆر فەرقی هەب لەگە چیلی ئێستا لە ڕووی احترام ڕێزیگرتن لە بۆ گەورەی هەموو شتەچی کاکە ئەمە لە مەکتەبێ مامۆستام دەدی لە کۆرانی غار دەدە نەداتمەوە دەرێ ئێستا کابرا لە مدارە لە تووشی مامۆستا دەبی لە زادەی گاسی دەکە ها ئەوها گاسی دەکە کاتی خۆمە مامۆستامان لە سەری کۆرانی دەبارە لە ژۆرە نێنێ دەرێ دەترساین سبەنش دەچی لە مەکتەبێ دەترساین مامۆستایەکەەوە ئێستا وە نمایە دوایەوە کارش کەشەیە پێشان دیوەخان هەبوو خەڵک خردەبەوە پیاوە گەورەکان دادەنیشت قسەیان دەکرد یعنی قسەکانیان زۆر بە معنا بوو زۆر ئەوە بوو دادەنیشتن ئێستاکەوە نییە گەنجە دەستە کافتریای لەگەر ئاتاری لەگەر نێرگەلەی هیچ تەشی پێ نییە کافتریا ماچ لێ فێر دەبێت و پێشان دیوەخان هەبوو خەرک دادەنیشتنەوە پیاوە بە تەمەناداتن قسەیان دەکرد علمەکە لێ وەردەگرتن قسەی خۆشت لێ وەردەگرتن یعنی زۆر شتە بوو لەوێن دەرفێر دەبووی لە دیوەخانەی پێ دوایە پەیوەندی کۆمەڵایەتەکان کە زەعیف بووە ئەو دیوەخانە نەمایە باوی لەگەڵ خێزانەکان و لەگەڵ ماڵ و منداڵەکانی دانانیشی خزم و کەسەکانەوە بەیەکەوە کۆنابنەوە ئەوە یەکێکە لەوە کارەکان فعلا 100% لەگەرمەوە باشە ئێمە تۆ کە لەو دیوەخانە لەوانەیە ڕۆژە لە ڕۆژان دانیشتبی چ سوودێکە بینیوە سوودە لە ئەزمموی و گەورانە بینی زۆریش ئەو گەورانە قسەی زۆر بە معنایان دەکرد قسەی زۆر باشیان دەکرد یعنی قسەکانیان فەرقێ بوو بەڵام ئێستا کە ئەوە نیما و دیوەخانەوەشی زاران نما خەڵک دانیشی چینە زەڵامەکی ماقول دانیشی قسەیان لێ بکە قسەیان لێ بجێرتەوە پێشینانیان لێ بجێرتەوە ئێستا وە نمایە یعنی بەڕاستی ئەو ئەنتەرنێت و ئەو ستایلانە هەموو ئەوەکەی زەعیف کردی ئەوشی زاران نمایە چی بۆ گەنجانە دەڵێ کۆمەڵە گەنج دەڵێن
وڵی ئیترە و بابەیە میان ئەو مامەیە جیلیوی بەسەر چووە جیلی نوێە و ئێستا جیلی تەکنەلۆژیایە ئەو زانیاری لەو ژیانەی مندانیە لۆیە ئەزمونونەکانی بە کەڵکی من نایە ئایا ئەزمموی کە سەپیرەکان ئەزمموی تۆ کە ژیان فێر بووی بە کەڵکی هەموو کاتێک و زمانێک نایەت ئەزمموی وان زۆر باشتر لەو ئەزمموی ئێستاکە ئەو ئەوانەی کە ئەوان فێر بوونەیە یعنی ئەزمموونێکی زۆر باشتر لەو ئەزمموی ئێستا ئەو ئەزمموی لەگە ڕێزم لۆ هەندێکیان یعنی چ دانیشتێ پۆبجی دەکە ئەزممونە خۆی بە ئەنتەرنێتی خەری دەکە بە 3 ساعات لە شەوێ هەتا سبەنێ نانووی بۆ پۆبجی وەرە بزان چی سفادە هەیە ئەوە ئەزممونەکەی چییە؟ ئەی ئەزمموی ئەوان چی بوو؟ ئەوان کاکە ئەوان دادەنیشتی لەوانەیە هەندێشتە ژیان نامەی خۆیان بەسەرهاتی خۆیان چیان کردی و کو ژیانە و بە چ زۆرێک ژیانە و یعنی هەموو شتەکانیان ئەوە بەوە لۆ دەژێڕایەوە ئەوەی باش وەردەگرتێ علمەکی باش دێ وەردەگرتن دەگەی بەز ئێستا من برێم ئەو جیرەی برێم چ برێم دەدیار پێ پۆبجی دانیشتم شەوێ هەتا سبەنێ چت کرد چەند نەفەرت کوشت چت کرد ئەوە چی علمەکەی ئەوە کو ژیایە کو نەژیانە نەبوونیان کو دیتە کو یعنی هاتوو هەموو شتەشیان تەنانەت باسی زەرەر و زیانەکانی ئیشکردنیان دەکرا ئەوی شێ بکەوە زەرەرەیە ئەوەی هەیە کابرا دادەنیشت تەلەڤیزۆنێک نەبوو سەعاتەش شەوێ دەنووس سبەنێ هەرستاوە خەریش ئیش و کاری بوو فەلاعاتی بوو مەڕ بوو هەموو شەکانی خۆی دەکرد و زۆر بە جوانی ئیشەکەش دەڕۆی لە ئێستاش باشتریش بوو بەبییتە شەوانی زستان لەوانەیە دیوەخانە ستێکی تایبەتیە بیان شەوان کۆمەڵی یاری و گەمی کوردەواری زۆر خۆشیش دەکرا کلااوێنە دەکرا ئەو شتانە دەکرا دۆمینە دەکرا یعنی زۆر شتەیە خڕدا بوونەوە پێکۆ دادەنیشتن بەس ئێستا وێن نمایە زۆر سپاس مەمنون زۆر سپاس باشە ڕێزگرتن لە نێو کۆمەلگای کوردەواری جەناب ئێستا چۆن دەبینی لەگەڵ ساڵانی ڕابردوو هەزەکە ئێستاکە خەڵک زیاتر ڕێز لێک دەگری گەورە لە گچکە لە گەورە ئەنەزەکە ڕێزگرتن کەم بۆتەوە بەخێراتنی تەلەڤیزیۆن خۆشەویستەکانەکەم تەلەڤیزیۆنی پێیان بەڕاستی ئەو ڕێزەی جاران هەبوو ئێستاکە کەمتر بووە لەبەرەوەی گەورەکان ئەزممویان زیاتر بوو ساڵانێک ژیانە باشە هەز دەکەی ئێستا ڕێزگرتن لە نێو ئێمە کەم بۆتەوە گەورە کەمتر ڕێزی گچکە دەکرێەوە پێچەوەنەوە گچکە کەمتر ڕێز لە گەورەی دەگری بەڵێ باشە هۆکارەکەی پێ دوایە چییە؟ بە خودای هۆکارەکەی ئەوەیە کەەوە ئێستا چەند ئامێرێکی ئەلکترۆنی وەکو مۆبایل و کافتریایەکان و ئەوانە زۆر وەی هۆکارن بۆ ئەوەی کەوا گچکەکان جێڕایالی گەورەکان نەکەن باشە تا چەند گرنگە ئێمە جێڕالی گەورەکان کەین واتە ڕێز لە گەورەکان بگرین قسەکانیان بە هەندوەرگرین بەڕاستی گەورەکان ساڵانێک ژیاون پڕ ئەزممونن زۆر خۆشە کەوا گوێڕالی گەورەکان بکرین ئێمە نسعەت لە گەورەکان وەربگرین بۆ جیلی داهاتووی خۆمان باشە ئێمە سوود لە گەورەکان دەبینین لەبەرچی پێویستە گیان لێ بگرین لەبەر ئەوان زیاتر ژیان و ئەزمموی ژیانیان زیاترە بەڵێ زیاترە تەمەێکیان بەڕێ کردووەکەوە ژیانێکی زۆریان بەڕێ کردووە و ئەزممویان زیاترە لە ئێمە وەلو پرسیارێکی شخصی شەبەستەمەە چەند ساڵە ئێستاکە تۆ؟ من 32 ساڵم 32 ساڵ باشە ئێستاکە لەگەر تەمەنی 20 ساڵی شت فێر بووی لەو ژیانە کۆمەڵی ئەزممون لە ژیانە پێیا بووە زۆریش باش ئێستاکە ئەگەر ئامۆژگاری کەسێکی 20 ساڵی بکەیت دەتوانانی کۆمەڵێ ینی ئەزمموی زۆر باشی ژیانی خۆتی پێ بڵێ بەڵێ بە دنیایەوە لەبەرەوەی کە ئەزمموی گەورەکانی لە خۆم تەمەنێک خوێندکار بوویمە جێڕالی مامۆستایەکان بووە ئەوان ئەزمموونێکی زۆریان هەبووە دەتوانم ئەو زانیارێنێکە ئەوان بە منیان داوە منیش بدەمەوە بە نەوەی داهاتوو هەولێری خۆمان دەرێ ئەزممون هیچ کات کەون دەبی لەبەرەوەی ینی بڵێ ئەو جیلی ئێستاکە گۆڕایەوە تۆ لە زمانێک ژایەتی ئێستا زمانەکە گۆڕایە ئەزممون قەت کەون دەبی؟ نەخێر کەون نابیتن دەگەڕێتەوە سارە ئەو کەسەی کەوا ئەخلاق و تربیەتت پێدەداتن کەوا گەورەکان چۆن بوونە بچووکەکانی شەروا لەسەر گەورەکان ڕادێن لە نێو بازاڕی ئیسکانم دەمهوێ ڕاوسەرنجی هاوڵاتیان بۆ بگواسمەوە دەربارەی ڕێزگرتن. بەڕاستی ئەو ڕێزەی جاران هەبوو ئێستاکە کەمتر بووە گەورە دنیای زیاتر دیتە طبعا بە قسەی گەورە بکەی قەت زەرەر ناکەی مێستا زۆر لە گەورەکانەیە شتی وا دەکەن بچووکان شەرمیان بەخۆی بیکەن ئەمن لە مەکتەبێ مامۆستام دەدی لە کۆرانی غار دەدە نەداتمەوە دەرێ ئێستا کابرا لە مدارە لە تووشی مامۆستا دەبی لە زادەی گاسی دەکە ئەوها گاسی دەکات گەورە هات هەموو قسەیان بۆ نەدەهات کردە بوون یعنی
ڕێزیان دەگرێت بەڵام ئێستاوە نیە ئێستایی گسکە خۆی بە گەورە نادا یعنی خۆی پێی گەورەترە بەڵام بە هەمان کاتدا عقلی زۆر بچووکە بەگوێی گەورەکان بکەین زەرەر ناکەن چونکە ئەگە ئەمە بین و هەر یەکەمان لە ماڵی خۆمان ئاغای خۆمان بین ئەوە زەرەرە بەبیرم دیانی قەدەرێک تر ئێستا کەسمان نەماندەوێرا بەرامبەر برێن گەورەکانمان سەر هەل بڵێنیان بەرامبەر مامۆستا شتێکمان دیت بە خۆمان لێ دەشاردەوە خۆمان پیشان نەدا ئێستا ئەو شتە عکس بوویتەوە چۆنی باش سپاس تەندروستی بەدەم چا خواردنەوە قسەکردن خۆشە وڵە طبعا باکەیت وایە باشە لە ژیان کەس ئامۆژگاری کردی بەڵێ باکەیت تا چەند سوود لەو ئامۆژگاریانەوە گرتووە وڵی وەک خۆم سوودم لێوە گرتووە لە بەرەوەی تەمەنی من تەمەنە شەرزەکار نییە جیلی پێشتر و ئێستا زۆر گۆڕاوە جیلی پێشتر خەرکان دەچون دادەنیشتن لە لای گەورەکان ڕێزیان دەگرتن بابرێن لە دیوخانەکان دانیشتن جۆرالی گەورەکانمان دەبوون باشە ئامۆژگاریەکی باب یان مام یان نزیکەکان یان گەورەکانت ئێستاش لە یاد مایە کە لە منداڵی کردیتیانەی مامۆسای قەت لە یادی ناکەی باوکو نەگوتێ لە خوا بترسە طبعا وایە تا ئامۆژگاریەکیانی قەت لە یادە ناکەی ئامۆژگاریەکان وڵی برێنچی هەنی زۆرن یەک لەوانەی کە بابت پێتی گۆتیبی یان گەورەك پێتی گۆتیبی لەبیرت نەکردوێت تاکو ئێستاکەش وڵی ئامۆژگاری بابەکان چییە؟ حەزەکەن ئەولادەکانیان باش بن لە جێ حەمدی وان بن بگەرنەوە سەد جیلی پێشتر نەگەوانی ئێستا کە تەماشایان دەکەی یعنی باشە تو وەکو گەنجەك تا چەند پێ دوایە ئامۆژگاری ئێستاکەی بابمان ماممان کەسە گەورەکان پێشتان بە کەڵچیەمە دێ یعنی نەگەوە بڵێ جیل گۆڕا و ئامۆژگاریەکانیان بە کەڵک نایە ئاشتی وا هەیە لە بەرەوەی جیل گۆڕای ئامۆژگاری ئەو کەسە بەتەمانان ئەزمموی و ژیانی ئەو کەسە گەورانە لەسەر ئێمە بۆ ئێمە نەبێت بەڵێ باکەیت لە بەرەوێسە سەردەمەکی سەردەمی ئەلکترۆنیات و مۆبایل و لاپتۆپ و بگرشتی زیاتر یعنی وا لێ کردووە گەنجەکانمان پێ و مەژوڵ و پێ و سەرقال ئاگای لە گەورەکان نەمینێ ئاگیان لە حاڵ و ماری خۆیان و لە کەسابەت و لە باب و یعنی بەڕاستی ڕێزگرتن ئێستا کە زۆر کەم بۆ لە چاو پێشتر لەوەی کە تەماشای دەکەن هەستیش دەکەی وردەوردەوە لە نێمە کەمتر دەبێت بەڵێ بە تەکنەلۆژیا دەگۆڕێ کەمتر دەبی هۆکارەکەی چییە بەڕای تۆ هۆکارەکە چییە؟ زیاتر خەرکانەکی زۆر بێشن خەرکانێکی زۆر بێشن گەنجەکانمان ئێستاکە وەزعیان باش نییە لە وەزعکی زۆر خراپدانا لەبەرەوەی هەتا وەزع ئەگەر بێت و باشتر بی گەنجەکانمان ئەو تەمەن ئێستا پێڕادەگەن مەشغوڵ دەم بە ئیش و کارەوە وا لێ دێ ئەدەب و ئەخلاق زیاتر دەبی بەرامبەر گەورەکان ئەدەب و ئەخلاق و دەتوانین بڵێ ئەزممویش زیاتر دەبێت تۆ هەری شێکە کردبی ئەزمونێک لێوە نەگرتیا بەئەکەیت بەڵێ هەری شەکت کردبی خیبرەیەک و ئەزمونیەک و دەرسێک لێوە گرتووە ئەو شتانە میوانە دەست خۆش بێ زۆر سپاس بۆ تۆ وڵاوەکو ڕێزگرتن ئێستا وەکو پێشان نییە زۆر زەعیفەوە وەکو عام گەورە ڕێزی کچەی ناگری کسات ڕێز گەورەی ناگری بەڵام پێشتری وانە بوو پێشتر خەڵک زۆر یعنی ئەوانی گسکە زۆر احترامی گەوران دەکرد ڕێزیان زۆر دەگرت وەکو ئەوە وابوو شەرمەشی لە بەرامبەر دەکرد گەورە هات هەموو قسەیان بۆ نەدەهات کردە بوون یعنی ڕێزیان دەگرت بەڵام ئێستاوە نیە ئێستایی گسکە خۆی بە گەورە نادا یعنی خۆی پێی گەورەترە بەڵام بە هەمان کاتدا عقلی زۆر بچووکە ینی ڕێز نەمایە احترام نەمایە شەرم نەمایە حیا نەمایە ئەوەش هەمووی دەگەڕێتەوە دوور لە دینەکەی کابرا کردینی هەبوو ئەخلاقی هەبوو پەروەردەی جوان بوو ڕێزی خۆی دەگری احترامی خۆی دەگری ئینسانەتی لەکنە ڕێزداشی دەگری ڕێزی باوکی دەگری ڕێزی بەرامبەرەکەی دەگری ڕێزی خەڵکان دەگری بزانە ڕۆژانە ئەو خەڵکە چ دەکات چ ناکە ینی ئەو شتانە دەوردەبینی ئەو ڕێزگرتن باسی ڕێزگرتنمان کرد بەداخەوە لە ئێستنەوەیمە ڕێزگرتن وردەورداز دەکەی کەم دەبێت بەڵام ئامۆژگاری بەشێکە لە ڕێزگرتن کە تۆ ئامۆژگاری گەورەیەک ئامۆژگاری دەکا تۆ تەطبیقی دەکەی باشە تۆ لە ژیان ئامۆژگاری کراوی تا ئێستا بیرە مابێ دایک باوک مام کەسی ئامۆژگاریەکی کردبێ هەتا ئێستاش ینی گەشتێتەوە تەمەنی لە منداڵی ئامۆژگاری کردێت تا ئێستاش ئامۆژگاریت لە جێچکە مابێ و بەجێ بکەیت بەڵێ وڵا باوکمان ئێستاش لە ژیانەماوە زۆری ئامۆژگاری کردین و باوکم دایکم یعنی زۆر ئامۆژگاریکردنە هەموو ناو بە مناڵی ناومێشکم چەقیوە تا ئێستا ئەلحەمدا ڕێز دەگرم وەکو ئامۆژگاریە تا ئێستا بەبیرە بێت ئامۆژگارێک بۆ من بە منداڵی کردبێت تا ئێستاش بەبیرت ئامۆژگاریەوە بوو گچکە بوو نەکو کوڕم نوێش بکەم نەکو نوێژ بکەن
دوایی بە ڕۆژی بن ڕێزی داوک باوتان ڕێزی لە خۆتان گەورەتر بکەن ئەوانم هەموو بیرماوە هەموو بیرماوە باشە دەبینی ئێستا کە زۆر جار گەنجانی ئێمە یان ئەوانەی کە تازە پێڕادەکەن هەرزەکارەکان دەڵێن گەورەکان تەمەنیان بەسەر وەچوو ئەم ئیتر ئەمە نابێت ژێ لەوان ڕاگرن ئەوانی جیلی قەدی من جیل گۆڕاوە ئێستا جیلی تەکنەلۆژیایە ئایا وایە ئایا لەبەروەی کابرا تەمەنی گەورەتر و کەواتە لە ژیانی ئێستا نازانی یانەو کەسەی تەمەنی گەورەترە کۆمەڵی ئەزمموی گرنگی پێ لە ژیان بەڵێ دەبی بکەینە دوو بەشێکیان تا سەردەمی ئەولەمە و پێشکەوتنەوەوانێ لەوانەیە من هەندێک لە بەهۆی تەکنۆلۆژیەوە لە باوکمەوانە زیاتر بزانم بەڵام لەو زانیارەش دەبی پرسیار بە باوکمەوانە بکەم ئایا هەتا چەند ڕاستە ئەو تەکنۆلۆژیا تا چەند ڕاست دەرێ ڕاستە لەوان هەتش بزانم بەڵام زۆر تشتیش نە باشە لە ژیانکردن چندتان شارێزاترن ئەوەی کە تەمەنی بەسەر بە تەمەنێکی هەیە ئەنەوەی کە تازە پێڕادەگەن سەبارەت بە ژیان سەبارە بە ئیشوکار سەبارە بە تەعامل لەگەڵ هاوڕێ خزم کەس دەوروبەر هەموو کایەکانی کۆمەلگا وڵا ئەوە هەر کەسە گوبەڕێژی خۆی باوکم زۆر یعنی زۆر زیاتر من دەزانێ بەڵام ئەمش لەوانەیە هەندەشتر بزانم لەو سەردەمەی باوکم ئەو شتەی نەزانی بێ تا ئێستا یاخۆ لە سەردەمی ئەولەمە سەردەمی تەکنەلۆژیا ئەو تشتە باوکم لەوانەیە نەزانێ لەوانەیە من زانیاریم زیاتر لێ بێ بەڵام باوکم زۆر تشتەیە لە من زاراتر و زیاتر و زاناتر و یعنی بیری بەسی گەورەدا دەشتێ و ئەو شتانە باوکم لەوانەیە زیاتر بزانێ باش ئێمە دەتوانین بڵێین گەورە و گچکە دوو شتی بەیەکەوە بەسراون یعنی هیچیان ناتوانین بە هیچیان بڕیارێک بدەن ئەوە ئەزمموی زیاتری هەیە ئەوەش لەوانەیە کۆمەڵی علمی نوێی پێبێ مەبەستت لەوەی ئەوە بگەینی کە هەردووکیان تەواوکرد یەکترن بەڵێ هەرکیان تەواوکرد یەکترن یعنی من ئێستا خۆش نییە من ئاغایەک بم باوکیشم ئاغایە کەسیان بەژێ کەس نەکە یعنی تەواوکرد یەکتر نابن ونیە جەمسەرەکان لێک جووا دەبنەوە نەبێنێ من ئاغا تۆ ئاغا چێ جێگامان بۆ ڕاخە بەڵێ زۆر جوانە بەڵێ زۆر سپاس خێراتمان دەکەن دەستەکان خۆش لای ئەو هاوڕێت بزاناخوا و ڕێزگرتن ئێستا کە چۆن نەبینی لە نێو کۆمەلگایەمە حەزەکەی ڕێزگرتن کەمتر بووە لە ساڵانی ڕابردویان لە تەمەنیەوە کە لە تەمەنێکی هەرزەکاری و گەنجی دابوون زیاتر ڕێستان لە مامۆستایەکان لە گەورەکان دەگەر لە دایک و باوک وڵی بە خێراتنی بەنامەکەتان دەکەم کەناڵی پەیام بەڕاستی ئێستا ڕێزگرنەکە ئەو ڕێزگرنە نەما کە ڕێزگرنی پێشان وەکو کە بڵێ هەرە باپیرێ هەرە گەورەمان مەقسەد لە دیوانخانەیەکدا دەنیشت و بڕیارێکی دەدا ئیدی بۆی نەبوو کەس بۆی نەبوو قسە بکات ئێستا هەرێک لە ماڵی خۆی ئاغایە هەرێک منداڵە کەس دێتن ئاغای خۆوە ینی ئیش ئێستان دەکەی ڕێزگرتن زۆریش کەمتر باشەوە کارەکەی لە بۆ چ دەگەڕێنەوە ئەو یان لەبەر چی کەم بووە ڕێزگرتن هۆکارەکەەوە چییە هۆکاری ئێستا وەکو پێشانە ئێستا خەڵک نانی وەکو پێشانە خەڵک بە فەقیری و هەژاری گەورە بووە هەر بەگوێی باو باپیرانیان کردووە ئێستا هەر منداڵێک کەس دێتن شتێکی لەبەرکەیان سارێکی لە بندانانی کەس خۆی بە کەس نادا ڕێزگرنەکە ئەوە باشە پێشووتر لە ژیانت بێگومان کۆمەڵی ئامۆژگاری کراوی چ ئامۆژگاریە کە لە تەمەنی منداڵیان لە تەمەنی هەرزەکاری کرایتی و هەتا ئێستاش لە سەری ماوی و قەتیش لێ لا نادەی گەورەیە گیان دایگیان باوک ئامۆژگاریەکی کردبی بەڵێ ئامۆژگاریەکە دایک و باوکم زۆر ئامۆژگاری منیان کردووە کە بڵێ وەکو بڵێ نوێشکردن زۆر مەزبوط بین ڕۆژوگرتن بۆ قوتابخانە پەروەردەکردن زۆر نانی لەسەوشتان ئێمە سوودێک دەبینی ئەگەر بێت و بەجێ گەورەکان بکەیت وڵی سوودێکی باش دەبینی چونکە هەر لە ئێستاەوە پێم وایە خەلکی ئێستا ڕێز بگرێت لە باو باپیرانیش نانی لە کەسێکی گەورەی خۆیان چونکە ڕێزگرتن شتێکی باشە ئەزمموی ژیانی ئەوان زیاترە دەتوانن یعنی ژیانی ئێمە باشتر بەڕێ بکەنیان هاڵەکانمان بۆ ڕاستکەنەوەیان ڕێگا ڕۆشنکەرەوەمان بن لە ژیاندا ژیانی مە ڕێک دەخنەوە چونکە ئێمە کە بەگوێی گەورەکان بکەین زەرەر ناکەین بەگوێی گەورەکان بکەین زەرەر ناکەین چونکە ئەگە ئەمە بین و هەرێکەمان لە ماڵی خۆمان ئاغای خۆمان بین ئەوە زەرەرە چونکە دەبی ئێستا بەگوێی گەورەی خۆمان بکەین زەرەر ناکەین ئەزیزان من ڕاوسەرنجی ئەم دوو هاوڕێم بۆ گواستنەوە بەشێک لە هاوڵاتیانم لە ئیسکان بۆ گواستنەوە کە باس لەوە دەکەم بەداخەوە لە نێو ئێمە وردە هەزەکەی ڕێزگرتن کەمتر بۆتەوە لە چاو ساڵانی ڕابردووە هۆکارەکەشی ئەم تەکنەلۆژیایان
لەگەڵم برای وتەیەکی باشمان وتەیەکمان بەبیر خۆمان هێنایەوە کە دەڵێ من ئاغا تۆ ئاغای چێ جێگەمان بۆ ڕاخە ینی لە کۆمەلگای ئێمە هەر یەکەستا خۆی ئێستاکە بە ئاغا ئازانێ ینی هەمویان خۆی پێ گەورەیە هیچ کەس بۆ ئەوەی تر سەردانەوێنێت وە ڕێز لە ئەوەی ناگرێت ڕێزدا گەورەتر ناگرێت ئەوە بەشێک لە هۆکارەکانی ئەم تەکنەلۆژیایە و بەشێک لە هۆکارەکانی زۆربوونی یعنی سیرێ ڕەحم کەم بۆتەوە یان مەدریسی گەورەکان کەم بۆتەوە ئەم کافتریایە و ئیتر تاشەوان درەنگ لە دەرەوەبانەوە خەڵگەوانە بە هۆکارێک دەزانەوە بە تایبەت چەند هاوڵاتێک ئاماژە بۆ دەنکە دیوەخان کە بەمان دیوەخان بەو مانایی کە گەورەکان کەمتر لەگەڵ یەکدا دەنیشن ئێستا گەورەکان گسکەکان کەمتر لە مەدریسی گەورەکان دادەنیشن بەڵکو گسکەکان دەچن بۆ کافتریاکان بۆیە ئەمە یەک بە هۆکاری سەرچیان وەرگرت من هەر لە نێو ئیسکان دەمێنمەوە و پەیامی زیاترتان بۆ دەگوازمەوە لەگەڵمان بمێننەوە لە نێو بازاڕی ئیسکانم دەمهوێ ڕاوسەرنجی هاوڵاتیان بۆ بگواسمەوە دەربارەی ڕێزگرتن. بەڕاستی ئەو ڕێزەی جاران هەبوو ئێستاکە کەمتر بووە گەورە دنیای زیاتر دیتە طبعا بە قسەی گەورە بکەی قەت زەرەر ناکەی مێستا زۆر لە گەورەکانەیە شتی وا دەکەن بچووکان شەرمیان بەخۆی بیکەن ئەمە لە مەکتەبێ مامۆستام دەدی لە کۆرانی غار دەدەنەدات مۆدەرێ ئێستا کابرا لە مدارە لە تووشی مامۆستا دەبێت زادەی گاسی دەکە ئەوها ئەوها گاسی دەکە گەورە هات هەموو قسەیان بۆ نەدەهات کردە بوو یعنی ڕێزیان دەگرێت بەڵام ئێستاوە نییە ئێستا هی گسکە خۆی بە گەورە نادا ینی خۆی پێی گەورەترە بەڵام بە هەمان کاتدا عقلی زۆر بچووکە بەگوێی گەورەکان بکەین زەرەر ناکەن چونکە ئەگە ئەمە بین و هەر یەکەمان لە ماڵی خۆمان ئاغای خۆمان بین ئەوە زەرەرە بەبیرم دیانی قەدەرە پر ئێستا کەسمان نەماندەوێرا بەرامبەر برێن گەورەکانمان سەر هەڵبڵێنیان بەرامبەر مامۆستا شتێکمان دیت بە خۆمان لێ دەشاردەوە خۆمان پیشان نەدا ئێستا ئەو شتە عکس بوویتەوە ئەتوو ئێستاکە بەراو لەگە ساڵانی ڕابردوو زیاتر شتی نازانی ئەمن بە ساڵ بە ساڵ زیاتر شتی نازانی بەرەوەڵە کەواتە گەمە چەند تەمەنمان گەورەتر بی تەمان گەورە دەبێت چی دەبینی بە زاکرەت زعیب دەبی وا قوربان ئەوڵە زاکرەت زعیب دەبی ئینشەڵا زاکرێت و قەت زعیب نابی وەڵای بە تەماخ ئەم هەر بچکەمەوەی دەبینە دەوی چ خۆتی ڕەبیا و چ خۆت ببینێەوە دەعام لە حکومەتی هەرێم هەیە یاڵڵا برێ هەر چ مەسوولەک بی لای ئەوەی حکوومەت بی ئەوی حکومەت بی بێتە ناوملەت ئەو سەرکردانە بەسەر کاتەوە قسان لەگە بکە فێرە ڕێز و احترامیان کەمە بەستەوەیە ئەوانە ڕێزی کەس ناگرن ڕازی کەس ناگرن ئێستا ئەمە کەمەندامم ئەوە لە دایرە ماقولە لە سێ مانگان وەرەق دەداتێ ئەخەنەوە قانونە بران بۆ حکوومەتەوی دەستخۆ لێ بشۆ نانە ئینشەڵا دەستی خۆت لێمەش و شەڵاوە کابینەی نوێ پێک دێنرێت و موچەیەوەش باش دەبێ کەنێ لە خاوێن ئینشەڵا وەڵا لە خەون ئەمە بەتەماوانە نینە بەس ئەڵڵا یا عەیون یا قەیون ئەمە شتەکە ئەمە تو وەڵا خوا ئاسان دەکا بەس بە خۆمان خراپین خدا لەگە خراپەی نییە بەس عەبدەکەوە خدا بەخۆی فەرمووی بستەک نەوەرە پێش دوو بزێت دێمە پێش ئەمە خۆمان خراپ بووین ئەلە بەخۆ ئەمە ئەس زالمەک جوارە چێە ماقول لە ملیۆنە کولی دێتە هاواران وەرەقەچی داتە ساحبی خۆی نانە ئینشەڵا موچێنگۆ باش ئەمە بەڕاستی بەرنامان لۆنگۆ کردینە بڕاوکە پشگیریمان کردیان بەرنامەشی تایبەتمان بەیەوە کرد لەسەر موچەیەوە ئینشاءڵە لە کابینەی دابێ ئێوەی کەمەندامان هاوڕێکی باشتان لێ دەدرێتەوە موچەتانیش باش دەبێت بە هیوا بین قەت نەبوو حکومەت قەدەرجی کامەندامە چی بی ئینشاڵا قەردەکان قەت نەبوو حکومەت قەردانی کەمەندامی بی بەدەوە حکومەتە خۆ دەوێت کەمەوەشیان خوارد ئیمەیان خوارد ئیوەچیان خواردە وەڵا ئەمیان خوارد ئەوە حکومەت لە سەبارەت بە کەمەندامێ ئەگەر چی ئەو بەرنامەکەیم تەوەری بەرنامەکەی من نییە بەڵام بە پێویستی دەزانم یعنی داواکاری چییە داواکاریمەوەیە کەماندام جێ خۆشی بیدێ دەبینی هیچ پێ ناکرێ ئەوە یاوە ناوەڵە مەعاش چەندە وەرنەگرتیا سێ مانگ جارێک وەرەقە چۆ دەگرم وەرەقەک بەشی چ بدەمە کرێخانی بدەمە عەفاسەی بدەمە داچمەندارم زەنداریشی بەس ئەو بەتەمای مەعاشەشی ئەرێ وەڵا بەتەمای مەعاشەم
ماعسنیە وەڵا بە چام لە ڕحمی خوایە ئینشاءالله خوای گەورە یارمەتی دەرت دەبێت ئینشاءالله ڕەبی خوای گەورە ئینشاءالله وەسعی تو هەموو کەمەندامان چا دەکەن ئامین باشە ڕێزگرتن لە نێو ئێستای ئێمەی کوردەواری یانە نێو کۆمەڵگای ئێمە چۆن دەبینی جەنابەت جان سەرەتا بەخێراتنتان دەکەم سلااو ڕێزیگوتان تەبعاان ئێستا لەو وەزعی لەو ژرۆفەی ڕێزگرتن لەگە جاران زۆری فەرق کردیا پێشان ڕێزگرتنی گەورەی نەوعک بوو کەسمان بەبیرم دیانی قەدەرە کرد ئێستا کەسمان نەمان دەوێرا بەرامبەر برێن گەورەکانمان سەر هەڵبڵێنیان بەرامبەر مامۆستا شتێکمان دیت بە خۆمانێ دەشاردەوە خۆمان پیشان نەدا ئێستا ئەو شتە عکس بوویتەوە ینی شتێکی وا دەبینی لەو زروفەی ڕێزگرتن زۆر زۆر کەم بوویتەوە بەرامبەر گەورەکانمان هۆکارەکان هۆکارەکان گەورەکان یان یەک لە هاوڵاتیان دەڵێ گەورەکان هۆکارن یەک لەوانەیە کە دوان دەڵێ گەورەکان خۆیان ڕێزی خۆیان ناگریان هەزەکەی ئەم سەردەمی عەولەمە و تەکنۆلۆژیا و ئەم شتانەوە کارن طبعا ڕاستە ئەو شتانەش دەور دەبینی ینی سەبر زروفەکە بەرەو گۆڕان و ئەو شتانە دەڕوە ئەو گۆڕانەیە بەڕایتەوە باشیان خراپەکە ڕێزگرتن بۆ نمونە لاواز دەکات لە نێو ئێمە لە ناحی هەندێک شتان باشە بەس ناحی هەندێک شتان زۆر خراپە بەنسبەت تەکنۆلۆژیا و تەتەوەر باشە بەس بەنسبەت ڕێزگرتنەکە ببینێ چشتی کۆنەکان خۆشترە لە شتی نوێ زیاتر ئەتۆ کە پێشتر بێگومان ئەو ترسەیە هەبووە لە پێنا لە گەورەکان هۆکارەکەیەوە بە کۆمەڵی ئامۆژگاریان کردووی بەردەوام ئەزمموی ژیانی خۆیان بۆ جێڕایتەوە باشە ئێستا کۆمەڵە کەسەیە دەڵێ ئەوان تەمەنیان گەورە بووە تەمەنیان بەسەرەوە چووە پێویستمان بە ئامۆژگاری ئەوان نییە ئایا ئێمە هەردەم پێویستمان بە ئامۆژگاری دایک و باوک و مام و گەورەکانی خۆمان دەبێت یان نا چۆن نابێت تەبعاان دەبی بە زیادەوە دەبی ئەو شتەی زۆر زۆر باشە ئامۆژگاری لە گەورە بگری وەرگری زیاتر باشترە و ڕێنمایی چاکتر لۆ بۆ ئەو کەسەی کە بەرامەتە باوکتمە نەخێر ئەمری خخوای کردەوە لە ئامۆژگاری لە چێ وەردەگریانی بەبییران لە ژیانە لە گەنجیت زۆر ئامۆژگاری لە چێ وەردەگرێت چه ئامۆژگارێکی هێتا ئێستا بە بیرر مابی کە لە گزکاتی کرابی زۆربەی شتەکان ماوە ئەو شتانە پێشتان دەبوو ئێوارە وەختی پاش مەغری بشتووە کەس نێتوانانی بێتە دەرێ لەبەر گەورەکانی ماڵەوە ئەوەز بابە برا گەورەیە کەش کەسێکبی لە ماڵەوە نەبوو بەس ئێستا کە تەبعەنەوە ئەرکەی بڕۆیەوە لە ماڵەوە پێت نارن ئایا لەکوێ بووی کەی هاتیەوە کەی ڕۆیشتی ئەو لێ پرسیینەوە نەمای بە من لە هیچ جێگایەک ئەگەر ئەوەندەی من بزانم باشە نەمایان خراپە زۆر خراپە زۆر خراپە شتەکی بە باش نبینم بەنسبەت خۆم باشش ئێوە کە پێشتر لە ماڵەوە دادەنیشتنانیا لەگەڵ باوکت و لەگەڵ دایکتوانە دادنیشت باسی چیتان دەکرد ئاوا بۆ نمونەوەکو ئێستاکە کە گەنجەکە دێت دەرێ نێرگلەیە شتێک دەچێشیان باسی چیتان دەکرد وەڵاو جا شتانە لە شتی باش بوو ئەو نێرگەلە ئەو شتانە ئێستا چتی خراپە ئەوە لە دەرەوە بچتی باش باوەڕ ناکەم شتی باش مابین لەو سەردەما ئەوەی لە دەرەوە بچتی خراپە باشە نیە باشە ڕێزگرتن لە نێوێ ئێستا چۆن دەبینی لەنێو شاری هەولێر لە نێو هەموو کوردستان میلەتی کورد ئێستا کاس دەکەی لە ڕووی ڕێزگرتنەوە چۆنە لە ڕووی کوردەواری ڕا لە ڕووی احترام لە ڕووی ڕێزگرتن لە شاری هەولێر لە هەموو شارەکان زیاتر ڕێزکردن و احترام هەیە حەشایری بە هیچ نەوعی هەولێر لە هەموو شارەکان باشترە هەز دەکەی لە شارەکانی تر باشترە لە ڕووی شارەکان لە سلێمانی لە دۆچی باشترە باشە هۆکارەکەی چێکە ئەو شارانەی تر ڕێزگرتن و احترام لە کەم بوویتەوە ئێرە حەشایری زۆرە هەولێر زۆربەی عشاعیرە دەستوری عشاعیرەکەی تێک نەدایە باشەوەتا عشاعیری ئەو سوودەی هەیە کە یعنی ڕێز و احترام و گەورە و گچکەی لە نێوەمەمایە ئەگەر لە عشاعیرەوە لە نوێژکردن لە منداڵەوە ئەگەر نوێژ نەکە احترامیش نامینی وەیە ئەگەر نوێژ کرد احترام دەبی لە هەولێریش دین لە هەموو لە دینی ئیسلام لە هەولێر لە هەموو دینەکانی لە شارەکانی بەخۆترە باشە باسی ئامۆژگاریکەین بگومانەوەی گەورە بێ ئامۆژگاری بچووکەکە دەکات و زۆرجار بچووکەکەش ڕێزێکی گەورەی لە دەگری ئامۆژگاری ئێستا چۆنە ئێمە پێویستە ئامۆژگاری لە گەورەکان وەرگین بەرێ پێویستە ئامۆژگاری لە گەورەکان وەرگین لە بۆرەوەی دایک باوک یەک سەعات لە خۆت گەورەتربی دەبی پرسی پێ بکەی احترامی بگری یعنی احتیمالە سێ فکر کابرا لەم گەورەتر بچێن لەم باشتر بزانانی و عیبی تێدا نییە باشە ئەتو چ ئامۆژگاریەکت بە بیرمایە لە زمانی هەرزەکاری و گەنجی دای یان بابیان گەورەیەک ئامۆژگارێکی کردبی و هەتا ئێستاش لەسەری مابی و بیرت مابی من واللهی باوکم بەڕەحمەت دایمە بە منی گوتیە تو کاسبی بکە نوێژی خۆت نەچی کاسبی خۆت بکە و نوێژشت نەچی هەتا ئێستاش هەر تەطبیقی و ئامۆژگاری دەکەی ئامۆژگاری ئێستاش ئیش دەکەی ئیش کاسبی دەکەم و نوێژشم ناچی الحەمدولillah ئارێ وەڵڵا الحەمدولillah باشە ئێمە زۆر جار دەبینین گەنجان یان بەشێک لە خەڵک دەڵێ ئەو جیلی وان بەسەر وەچوو ئەمە پێویستمان بە
ئامۆژگاریەکانیوان ئێستا جیلی عولەمەیە و جیل گۆڕایە و قسەکانیەوان سوودی نییە لەگەڵ ئەو قسەی پێ دوایە لەبەرەوەی جیل گۆڕایە ینی ئەوان تاویانی لەو ژیانە نازانن نەخێر نازانن نابێت زیری خۆت بگۆڕی کوردەواری خۆت ژیانی خۆت دینی خۆت بگۆڕی قەت نای بگۆڕی باشە هەر کەس بە دینی خۆی کەسێک زیاد باشە تۆ ئێستا کە باشتر لە ژیان تێدەگەیان 20 ساڵی و سەرەتای گەنجیت ئێستا زیاتر تێدەگەم لە پێشتر بەس پێشتری تۆ ئەگەر تەطبیقی پێشتر نەکەی لەگە ئێستا هەر نابی پێشتر خۆیان گوتێت و نوێژ مەکە ڕۆژی مەگرە لە ژیانە ینی بەگشتی ئێستا تۆ چەندی شتاقی کردەوە لە ژیان دنیا مسەقەفتر بووە مسەقەفتە ینی پێشکەوتر بووە لە ئیش لە کار لە یعنی لە هەندەسا لە تۆپ بەقوتر بووتەوە لە هەموو ناحیەکی بەقوترە بەڵام ئێمە هەر پێویستمان بۆ ژیان کردێن بۆ ڕێزگرتن لە گەورەکان لە گچکەکان بۆ سیلێ ڕەحم بۆ یعنی کۆمەڵە شت بۆ هاوسەرگیری پێویستە بۆ گەورەکان بگەڕێنەوە پرس و ڕاوێژ بۆوان بکەین بەڵێ مثلەن داک و بابە دەتوی بە خێو کردیا ئەتوی دایکە دەتوی 9 مانگ و 9 ڕۆژ لە زیداش ئەتوی بچی دەی منەتی داچی خۆت نەزانی یا منەتی بابی خۆت نەزانی دەبی ئامۆژگاری لە باب و برای خۆت وەگری ئەزیزانمەوەی گوێویستی بووم پەیامی بەشێک لە هاوڵاتیانی شاری هەولێر بوو و ئێمە لە نێو بازار ڕیسکان بووین لەسەر مێزەکان دانیشتبوون و ڕاو سەرنجی خۆیان بۆ ئێمە باس کرد بەم ئەندازەیە گەشتنە کۆتایی ئەڵقەیەم جارێ بەرنامەی پەیامی تۆ کە بەداخەوە بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە ئەم دیاردەی ڕێزگرتنە وردە بەرەو کۆتایی دەچێت و ئەو پەندەی کوردەواریمان لەسەر تەطبیق دەبێت کە دەڵێ من ئاغا و تۆ ئاغا هیوام وایە هەردووکمان نەبین بە ئاغا بۆ یەکێک جێگامان بۆ ڕاخا بۆیە بەم ئەندازەیە گەشتنەوە کۆتایی ئەڵقەیەم جارێ بەرنامەی پەیامی تۆ تاڵقێکتر و بەرنمەیەکتر بەوەی خۆشەویستان دەبمەوە سڵاو ڕێزی عیمرانی پێشکەشکار و یونس عەبدوڵڵای کامێرەمانم کە بەم زستانەیە زۆر هاوکارم بوو ماندیش بوو بەوەی خۆشەویست دەگەێنم تاڵقێتر بەوەی خۆشەویستان دەبمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ